بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لتفسير سورة مائدة قيشتنا آيات السيودو كدواي أويك لا تكاني في الشتر دا خواي قورا باسي بسرهاتي دوكركي آدم قابيل وهابيل كرت كوتمان قابيل وهابيل لبر حسادتك كدروز بو لنوانيان دا بهوكاري أوي كخواي قورا عبادتي هابيلي قبول كر لبر أوي مالك باشي بخشيبو وهروا بنيتك باشيش بخشيبوي. قابيل كمالك خرابي كربو بقرباني وبنيتك خراب كرد بوي خواي قورا لوي قبول نكر. طبعا حسادتك لدلي دا دروز بو دواترش نفسي خوي كشتني براكي خوي طبعا للا جوان كردو للاي آسان كرد تا واي لهات طبعا لكوتاي دا دستي شوية خويني براكي خوي كدي كوجي طبعا پشيمان دبيتوا بلام دستوسانا جاري هر ناتواني ونازاني چون ترمكي ونكا بوي خلق في نزاني يان بوي بوغن نكاو ديار نبي وللايشي ديكش طبعا توشي زررمندي و پشيماني بو بلام دواي روداني روداوكا جا خواد فرمي من أجل ذلك هر لبر أو كشتنا من أجل ذلك يعني هر بهوكاري أو دروزبوني أو كشتنا بهوكاري سرهلداني كشتن كقوتمان يكم كسي ككشتني داهنا قابلة وتا قيامتش هر قتلك بكري دبيت الشريكي گناهكي بشك لگناه قتلكي بودته چونك داهنري خرابيك كپيشيني نبوا قوتمان لچاكش دا هروا گرتو ببيا سببي انجامداني چاكيك بهوي تو خلق چنده چاككي بكال لخيركي دبي بشريك لگناهش دا اگر انسان داهنري گناهك بيتو لتو خلق فيري گناهكي بي انسان دبيتا شريكي تاوانكي بلان بو اوي يعني قتل نبيت اشتكي آساي نبيت اشتكي وقت الله اشتكي كامو كس دستي تيبسي خواهي قبرا ياساي قرسو گراني بوداناوا نفرمي من أجل ذلك هر لبر أوا ككشتن كاريكي خرابة وخرا سرزوي وكوت بين إنسان كان كتبنا على بني إسرائيل دفرمي نسيبو من لسر بنو إسرائيل كان يعني بيوست مان كردبو فرض مان كردبو لسر بنو إسرائيل كان كأنه ببي قماني من قتل نفسا هر كسك بكجي كسك بغير نفس ببي اوي كسي كشتبه طبعا اگر كسك بكجي بان قصد طبعا بش كجريته ولا لان ولي يعني كسكاري كجراوكي رقا بيدراوا بلام كسك دا كجي او كسب بازري ماشي كرد به با تاواني شكر به بلام تاوانكي او ني كسي لتو كشت به من قتل نفسا بغير نفس هر كسك بكجه بغير نفس ببي اوي كسي كشت به او فساد في الارض يان خرابكاري بلاو كربيته ولا زوي چونك هم اوي دبيته قاتل عمد شايستي كشتنا وهم او كسي دبيته فاسد خرابكار لسر زوي خرابه مترسي لسر جياني خلقي جا لسر روحي خلقي لسر مالي خلقي لسر ناموسي خلقي هر كسك مترسي دروس كر طبعا شرعا درسته للايان إمامي إيمان دارانو بكجريتو رقاي بيندري بارزوي خوي خرابة كاريبكا فكأنما وكو أوايا قتل الناس جميعا كشتبيتي همو خلق يعني لقناهك دا لتاوان دا كشتني كسك جريمكي هنده گوره لای خوای گوره وکو اوی وای هر همو خلقه کت کشت به اگر هر همو خلقی سرزوی بکشی چنده گناهت بوده نسره اگر یک کسیش بان قصد بکشی همان گناهت بوده نسره و به همان شوا او کسی که خرافکاریش دکا لشوینک لجگایگ وگو اوی وای خرافکاریکی لهمو شوینک کرد به و لهمو جگایگ دا کرد بید او جاده فرمی ومن احیاها هر کسی کسیک بزیندوی بهیالتوا یعنی چی؟ يعني ببيا هوكاري بزيندو مانوي كسك لمردن رزقاري دكي بهر هوكارك بها كسك بتما بيكوجي ناهيالي بيكوجن يان بنمنا نخوشا فرياي دكوي ناهيالي بمري بهوي توا
مەترسێک ڕوبەڕووی دەبێتەوە لە مەترسیەکەی ڕزگاری دەکەی یان برسیە خەریکە لە برسان دەمرێتەوە تێری دەکەی تینووە خەریکە دەخنکێ نایاڵێ بخنکێ یان خەریکە دەسووتێ بار جۆرێک لە جۆرەکان ببیە هۆکاری ڕزگاری یەک کەس ژیان یعنی بە زیندوی مانەوەی کەسێک وەکو ئەوەی وایە هەر هەموو خەڵکی سەر زەویت ژیان پێدابێ چۆن ئەگەر کەسێک هەرچی خەڵکی سەرزەوی هەیە بیژێنێت و ژیانیان پێ بدا ئەجری هەمووانی بۆ دەنووسرێ ئەگەر یەک کەسیش بەتەنێ لە مردن ڕزگارکەی و ژیانی پێ بدەیت هەمان ئەجرت بۆ دەنووسرێ خوا دەفەرمێ وەلەقەد جاءتهم سوێن بەخوا بەبێ گومانی هات بۆیان ڕوسولنا نێردراوانی ئێمە بالبەییناتی بە چەندان بەڵگە و نیشانە و معجزەی ئاشکرا بەڵام ثم پاشان یعنی پاش هاتنی پێغەمبەران پاش هاتنی معجزە و بەڵگەکان ئین کەثیرا منهم بێگومان زۆرێک لە بەنو ئیسرائیلیەکان بعد ذلك دوای هاتنی پێغەمبەران و ئاەتەکانیش في الأرض لە زەویدا چیان کرد لە مسرفون بوون بە یەکێک لە زیادەڕەویکاران زیادەڕەویان کرد لە تاوانکردن و خراپەکردندا خراپە هەموو کەسێک دەیکا هیچ کەس نییە بێ گوناه بێت و بێ خراپە بێ بەڵام زیادەڕەوی لە خراپەدا زیادەڕەوی لە تاوانکردندا دەبێتە مایەی ئەوەی کە خوای گەورە عقوبەتدا لە دنیاش و لە قیامەتیش من ئەجل ذلك هەر لەبەر ئەوە یعنی هەر لەبەر ئەوە کە قەتڵ هاتە بینی ئینسانەکان کوشتن هاتە نێو ئادەمی زادەکان کوشتن دروست بوو لە ناو ئادەمی زادەکاندا كتبنا على بني إسرائيل نووسیبوومان یعنی پێویستمان کردبوو واجبمان کردبوو لەسەر بەنو ئیسرائیلیەکان أنه من قتل نفسا بغير نفس هەر کەسێک قتل نفسا بکوشێ کەسێک گیانێک ڕوحێک بغير نفس بەبێ ئەوەی کەسی کوشت بێ ئەو کەسە ئەو فەساد في الأرض یان کەسێک خراپەکاری بڵاو کاتەوە لە زەوی وەکو چی وایە کوشتنی یەک کەس بەناحەق و هەروەها فەسادی و گەندەڵی و خراپەکاری بڵاوکردنەوە لەسەر زەوی کە فەساد هەموو شتێکی دەگرێتەوە کوفر زوڵم دزی ڕێگری چەتەیی ماڵی خەڵک خواردن تەنانەت ئەگەر ئینسان ئەرکی خۆشی بە تەواوی جێبەجێنەکە هەر جۆرێکە لە فەسادی جۆرێکە لە گەندەڵی بۆیە ئەو کەسەی کەسێک دەکوشێ بەناحەق بەبێ ئەوەی کەسی کوشت بێ یان دەبێتە هۆکاری خراپە بڵاوکردنەوە لەسەر زەوی جەریمەکەی چەندە فكأنما قتل الناس جميعا وەکو ئەوەی وایە کوشت بێتی خەڵک هەمووی ومن ئەحیاها هەر کەسێکیش یەک نەفس زیندوو کاتەوە تەبەن کەس ناتوانێت مردوو زیندوو کاتەوە وایە بەڵام هەر کەسێک ببێتە هۆکاری بە زیندوو مانەوەی کەسێک بە زیندوی هێشتنەوەی شخصێک جا بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ گرنگەوێتەوە هۆکاری مانەوەی کەسەکەی بێ هۆکاری ئەوە بی کە کەسەکە نەمرێت و تووشی ناڕەحاتی نەبێ فكأنما وەکو ئەوە وایە ئەحیا الناس زیندوی کرد بێتەوە ئەو کەسە خەڵک جەمیعا هەر هەمووی ولقد جاءتهم سوێن بەخوا هات بۆیان ڕوسولنا نێردراوانی ئێمە بالبەییناتی بە چەندان بەڵگە و نیشانە و معجزەی ڕوون و ڕوونکەرەوە ثم پاشان إن كثيرا منهم بێگومان زۆرێک لە بەنو ئیسرائیلیەکان بعد ذلك دوای ئەو سەرزەنشکردنەشا دوای ئەو حکمە قورسەش کە بەسەریان دادرا لە مسرفون لە زیادەڕەویکاران بوون یعنی هەر وازیان لە قەتڵ لە کوشتن لە فەسادی لە خراپەکاری نەهێنا لە کاتێکدا خوای گەورە ئەو حکمە توند و سەختەی بۆ دانابوون کە قەتڵ بەبێ گومانی یەکێکە لە تاوان و گوناهە گەورەکان و ئەو کەسەی کە قەتڵی بکات و تەوەن بە عەمدی و قەتڵەکەشی بە حەڵاڵ بزانێ تەوەن هەتایی لە ناو جەهەنەمدا دەمێنێتەوە وایە و ئەو کەسێک دەکوژێ بێگومان شایستەی ئەوەیە لەلایەن کەسوکاری کوژراوەکەی بکوژرێتەوە مەگەر عەفویکەن یان خوێنی لێوەرگرن تەمەن ئەو کاتە شتێکی دیکەیە گەر عەفویان کرد و خوێنیدا و تەوبەشی کرد و پەشیمان بوویەوە دەکرێت تەمەن نەسووتێ بەڵام ئەو کەسەی قەتڵی عەمدی لەسەرا دەمرێت تەوبەی نەکردووە ئەوە ئەگەر بە حەڵاڵی زانی بێت گومانی تێدا نیە کە دەسێتە جەهەنەمێ و قەت نایەتە دەرێ
خۆ ئەگەر بە حەڵاڵی نەزانی بێت و بە حرامی کرد بێتی ئەوە بابەتێکی دیکەی هەر دەچێتە جەهەنەمێ بە تەئکید هەر دەسووتێ چونکە خوێنی ئینسانی لای خوای گەورە زۆر ڕێزدارە. حەدیثمان هەیە دەفەرمێت ئەگەر کەسێک کەعبە و ماڵی خوا بڕووخێنێ خوا بەلایەوە ئەهوەنترە لە ڕشتنی خوێنی کەسێکی ئیماندار. یەک کەسی یعنی کەعبە کە گەورەترین ماڵی خوایە بیڕووخێنی تاوانەکەی بەقەدەر کوشتنی کەسێک نییە بە ناحەق. بۆیە کوشتن بە هیچ شێوەیەکی تەنانەت ئەگەر بە خەتە و بە هەڵەش بێ عقوبەکەی هەر سەرختا. ئەو کەسەی بە هەڵەش کەسێکی لە دەست دەکوژرێ تەنانەت ئەگەر منداڵێک کەسێک بکوشێ شێتێک کەسێک بکوشێ خوێنەکەی هەر بە هەدەر ناڕوە. وایە ئەتۆ ئەگەر بەان قەستیش نەبێ بە هەڵەش کەسێکی بکوژی دەبێت خوێنی هەر بدەی وایە یەگە عافوت نەکەن کە خوێنتدا خوێنەکەی چەندە تۆن خوێنێکی قورس ئەوەی لە شەرع و لە دیندا دیاریکراوە 100 وشترە 100 وشتر چەندان دەفتەر دەکاتەوە. ئێستاش ئەگەر بە پارە بیخەمڵێنی و پاشان دەبێت بۆ خاوێن بوونەوە و پاک بوونەوە و سەلماندنی ئەوەی کە تەوبەت کردووە 2 مانگش بەسەر یەکەوە بە ڕۆژوو بی ینی 6 ڕۆژ بەبێ پسانەوە. ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کە جەریمەکە جەریمەیەکی قورس بێگومان عەفو باشترە بەڵام قیساسش ڕێگە پێدراوە. ئەو جا دەفەرمە ئینەما جەزاء الذین بێگومان سزای ئەو کەسانەی کەسە دەکەن یحاربون الله ورسوله کە دژایەتی خوا و پێغەمبەری خوا دەکەن. چێن ئەوانەی دژایەتی خوا و پێغەمبەری خوا دەکەن یان چۆن ئینسان دوژمنایەتی خوا و پێغەمبەری خوای پێ دەکرێت ئینسان دەتوانێت دوژمنایەتی خوا بکە. ئەوانەی دوژمنایەتی بێگومان هەموو بێفەرمانیەکی خوا یەکسانە بە دژایەتیکردنی خوا. بۆیە کە دەڵێن ئەوانەی کە دژایەتی خوا دەکەن یعنی ئەوانەی کە دژایەتی شەرعی خوای پەروەردیگار دەکەن یا ئامادەنین شەرع و دینی خوای پەروەردیگار جێبەجێکەن چونکە خوای گەورە شەرع و دینی کە ناردوون بۆچی ناردوون بۆ جێبەجێکردن و پاشان بۆ خاتری تۆ بۆ ئەوەی ژیانی تۆ لە دنیادا و لە قیامەتیش پارێزراوە بێ. جا دەفەرمێ بێگومان تەنها و تەنها سزای ئەو کەسانەی کە دژایەتی خوای یعنی دژایەتی شەرع و دینی خوای پەروەردیگار دەکەن وەڕەسوولە و ئەوانەی دژایەتی پێغەمبەر دەکەن. دیسان پێغەمبەریش ئێستا بۆ خۆی نەماوە جەستەیەن دژایەتی بکەی وایە یعنی دژایەتی سونەتەکانی پێغەمبەر بکەی دژایەتی شوێن کەوتوانی پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم. ئەوە یەک ويسعون في الأرض وأواني خرابكاري بڵاو دەکەنەوە لە زەویدا وەیەسعون یعنی هەوڵی ئەوەی دەدەن لە ناو زەویدا خراپەکاری بڵاوکەنەوە. وەکو گوتم خراپەکاری هەموو ئەو شتانەنە کە دەبنە مایەی زیان و زەرەر گەیاندن بە خەڵکی. کوشتن فەسادە ئەو کەسەی خەڵکی دەکوشێ ڕێگری بکەی فەسادە ماڵی خەڵکی بزی فەسادیە خراپەکاریە و ئەگەر ئەو ئەرکەی پێت دەست پێدرێ تەنانەت ئەرکەکەی خۆت جێبەجێ نەکەی ینی خراپەکاریت بڵاو کردوتەوە لەسەر زەوی. جا دەفەرمێ بێگومان ئەوانەی یعنی بێگومان سزا و تۆڵەی ئەو کەسانەی کە دژایەتی خوا و پێغەمبەر یعنی دژایەتی شەرعی خوا و شەرعی پێغەمبەری خوا دەکەن یان شوێن کەوتوانی خوا و شوێن کەوتوانی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم. ئەوە یەک وەیەسعون و هەوڵی ئەوەش دەدەن بەبەر دەوامی لە ناو زەویدا خراپەکاری بکەن دەبێتیان لێ بکرێ ئەی یوقەتەلو دەبێت بکوژرێن. ئەوە یەک هێندێک فەساد هەنا هێندە خراپەکاری هەنا سزاکەیان کوشتنە چونکە دەبنە سەرەتان دەبنە وەک دەڵێ مایەی خراپکردنی کۆمەڵگا ئەوانە دەبێت لە بنڕا وەک دەڵ لە ناو ببردرێن وەکو جەستەیەک کە تووشی سەرەتان بوو بێ دەی بڕی بۆی شوێنەکانی دیکە نەخۆشیەکە نەگرن ئەو کەسانە دەبێت بکوژرێن. یان ئەو یوسەلەب یا هەیە دەشکوژرێ هەڵیش دەواسرێ ستا دەیگەینێ هەیە هەر کوشتن نییە هەیە دەشکوژرێ هەڵیش دەواسرێ. ئەو جار هێندێک خراپەکاری دیکە هەنا لەوانەیە جەریمەکەی بەشی ئەوەی نەبێ بیکوژیەوە ئەو توقەطع ئەیدیهم یان دەبردرێ دەستیان و ئەرجولهم و هەروەها پێشیان من خلاف بە پێچەوانە یعنی دەستی ڕاست و لاقی چەپ یان دەستی چەپ و لاقی ڕاست بەعەکسەوە دەست و لاقێکیان دەبردرێ بە پێچەوانەوە ئەو یونفەو من الأرض یان دوور دەخرێنەوە لە زەوی
جا علەما دەفەرمونون ئەوە سزای کێیە؟ سزای ئەو کەسانەیە کە لە دین هەڵدەگەڕێنەوە، لە دین هەڵدەگەڕێنەوە نا کەسەکە لە ماڵی خۆیدا کافر دەبێ، یعنی لە دین هەڵدەگەڕێتەوە هەوڵش دەدا خەڵکیش کافر کاتەوە. حاڵین لێ مرتد ئەوەی لە دین هەڵدەگەڕێتەوە دەکوژرێ یا ناکوژرێ. تەوان یەکێکە لەو بابەتانەی کە زۆر قسەی لەسەر دەکرێ، ئایا خەڵک ئازادە لەوەی ببێتە مسلمان یا نەبێتە مسلمان؟ بێگومان ئازادە، وایە؟ بەڵام دوای ئەوەی بووی بە مسلمان ئایا ئازادی لەوەی کە هەڵگەڕێەوە لە دینەکە دی هەڵ نەگەڕێەوە؟ لەوەی قسە هەیە، لەوەی قسە هەیە ئەگەر کەسێک فەرقی هەیە بۆ خۆی هەڵگەڕێتەوە و بەبێ دەنگی دانیشێ علاقەی هیچ کەسی نەبێ، ئەو مۆزوعێکی دیکەیە دەکرێت وازی لە بێنی و نەیکوژی، وازحە؟ بەڵام ئەو کەسەی کە بۆ خۆی هەڵدەگەڕێتەوە بەردەوامیش هەوڵ دەدا خەڵکی هەڵگەڕێنێتەوە، یعنی بانگەشە بۆ هەڵگەڕانەوەکەی دەکا، هەوڵی هەڵگەڕاندنەوەی خەڵکی دەدا، بەبێ گومانی ئەو کەسانە دەبێ بکوژرێن بۆ چونکە دەبنە مەترسی لەسەر ئیمانی خەڵکی، لەسەر عاقیبەتی خەڵکی، جا نەک ئەو کەسەی کە دەبێتە مەترسی لەسەر دینی خەڵکی حکومەکەی کوشتنە، ئەو کەسەی دەبێتە مەترسی لەسەر ماڵی خەڵکیش هەر دەبێت سزا بدرێ، ئەو کەسەی دەبێتە مەترسی لەسەر ڕوحی خەڵکیش. جا عولەما دەفەرمون ئەو ئاەتە حکمی ئەو کەسانەیە کە ڕێگری دەکەن، چەتەیی دەکەن، و هەروەها ئەو کەسانەی کە هەڵدەگەڕێنەوە بۆ خۆیان لە دین و خەڵکیش هەڵدەگەڕێنەوە. جا دوو بۆ چوون هەیە، هێندێک لە عولەما لەوانە ئیمامی مالیک دەفەرمێت ئیمامی مسلمانان سەرپشکە لە بینی ئەو کەسەی خراپەکاریەکەی دەکا، چەتەیی دەکا، ڕێگری دەکا، یا خەڵکی هەڵدەگەڕێنێتەوە، سەرپشکە یا بڕیاری کوشتنی دەدا. حاڵین هێندێک خراپەکاری هەیە جەریمەکەی گەورەیە، ئیمام بەچاکی دەزانێت یا دڵنیا بووە لەوەی کە ئەو کەسە بە کوشتنێ نەبێ چارەسەر نابێت دەیکوژێ. هێندێک کەسی دیکە هەیە پێویست دەکا بشکوژرێ هەڵش بواسرێ، بیکوژی هەڵیشی واسی بۆی خەڵک پێوەتەم بێ. هێندێک جار خراپەکاریەکە ناگاتە دەرەجەی ئەوەی کەسەکەی بکوژی، تەنها بۆ یعنی دەبێت تەمبەیکەی، بەڵام تەمبێکردنەکە وەکو دزینا، دزی کابرا بە دزی دێتە ماڵت، ئەو ناوەکەی بەخۆوەیە تۆزێک بە ئەدەبەوە دێ، بە معقوڵی دێ، وایە بەس چەتەی و ڕێگری ئەوەی بە ڕۆژێ ڕووناک بە ئاشکرا دێ ماڵی تۆ، سامانی تۆ دەخوات و بە هیچیشت نازانێ. ئەو جۆرە کەسانە ئەگەر تەنها ماڵی خەڵکی ببن، بەڵام علاقەی سەری خەڵکیان نەبێ، خوێنی خەڵکیان نەبێ، وەکو ئەوانەی ئێستا بەربوونەتە ماڵی خەڵکی لە وڵاتی ئێمە و لە وڵاتی مسلمانان بە شێوەی گشتی کە کاربەدەست و مەسئولەکان کە تەمەن ئەوەی ئەوان دەیکەن پێی ناوترێت دزی، بەڕاستی خەڵک پێی ناوی دەنێت دزی، دەنا دزی نییە، دزی ئەوەی کابرا بەدزی بێ، بە شەوی تاریک و لە پەنهانی دابێ، بەڵام لە پێشچاوی هەموو خەڵکی سەرخان و ژێرخان و شتی ببێ، ئەوە چەتەیە، ئەوە ڕێگریە. ئەو جۆرە کەسانە ئەگەر حکم و دەسەڵاتی ئیسلامی هەبێ، یان کوشتنە، یان کوشتن و هەڵواسی نەبەیەکەوە، یان ئەگەر ماڵبردنەکە زۆر نەبێ، تەنها دەست و قاچیان لێ دەکرێتەوە، دەست و قاچیان لێ دەکرێتەوە و تەوان بۆ ئەوەی هەموو خەڵک بزانێ لەسەر ڕێگری ویان لێکراوە، ئەگەر یان ئەو یونفەو من الأرض، یا لە زەوی دوور دەخرێنەوە. هێندێک جاریش کەسەکە وەک دەڵێ مەترسیەکەی هێندە نییە، هەر بەوەندەی لە وڵات دووری خەیەوە، جا بەچی دووری دەخەوە، سزنی دەکەی، یان دەی بێ شارێکی دیکە دەستی بەسەردا دەگری بۆی خراپەکاری نەکە، بەوەندەی تەمبێ دەبێ. ئەوە یەک. هێندێکیش دەفەرمون ئەوە وەک دەڵێ یان چەتە، فەرقیان هەیە چەتە و ڕێگر. ئەو کەسانەی ڕێگری دەکەن، جاری وا هەیە ڕێگری دەکەن، خەڵکەکەش دەکوژن، ماڵەکەش دەبن، وایە کەسەکەش دەکوژن، ماڵەکەشی دەبن. ئەو کەسەی خەڵکیش بکوشێ و ماڵیش ببا، حکمەکەی چیە؟ کوشتن هەڵواسین بەیەکەوە، کوشتن و هەڵواسین. ئەدی ئەو کەسەی کە بەس بکوژێ ماڵی نەبا، بەس بکوژێ علاقەی ماڵی نەبێت، تەمان هەیە بەس مەبەستی کەسەکەیە، مەبەستی ماڵەکەی نییە، دەیکوژێ و علاقەی ماڵی نییە، ئەو بەس دەکوژرێ. ئەدی ئەگەر کەسەکە بەس ماڵی ببا نەیکوژێ، بەس دەست و لاقی دەبردرێ. ئەگەر بەس مەترسی دروستکە، هیچیان نەکە، نەبشی کوشێ نەماڵیش ببا، تەنها ترس دروستکە، تەنها دڵە ڕاوکێ و قەلەق بڵاو کاتەوە، ئەو کەسانە تەنها دوور دەخرێنەوە، جا بە سزنکردن یا دەبرێنە شوێنێکی دیکە بۆ ئەوی تەمبێ بن. بێگومان تەبەن ئەوە سزای هەر کەسێکە کە دوو سیفەتی تێدایە، سیفەتێک بریتە لە دژایەتیکردن و
مخالفە جوڵانەوەی ئەمری خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەو هەڵگە مخالفەکردن و سەرپێچیکردنەوە وەکو گوتم کافر بوونەوەیە و بانگەشەکردنە بۆ ئەو کافر بوونەوەی خۆت و دەتەوێت خەڵکیش وەکو تۆی لێبێ ئەو جۆرە کەسانە بە کوشتن یان بە هەڵواسین و بە دەست و لاغ بڕین نەبێ بە هیچ شتێکی دیکە تەنبێ نابن یان ئەو کەسەی کە وەکو دەڵێ بە ئاشکرا تەماعیان لە خوێن و ماڵی خەڵکیدایە ئەگەر تەماعەکەیان لە ماڵ و خوێنی دابوو وەکو گوتم حکومەکەی قورستر و گرانترە ئەگەر تەماعیان تەنها لە ماڵی دابوو حکومەکەیان تەنها ئەوەی دەست و قاچیان دەبردرێت بۆ ئەوەی تەنبێ بن بۆ خۆیان و خەڵکیشیان پێوە تەنبێ بێ إنما يعني بيقمان تنها وتنها جزاء الذين سزاي أواني يحاربون الله ورسوله دجاتي خواو پیغمبری خوا دەکەن یعنی دژایەتی دینی خوا و دینی پێغەمبەری خوا دەکەن یان دەکرێ بڵێن دژایەتی شوێن کەوتوانی خوا و پێغەمبەری خوا دەکەن یان ئەوانەی سەرپێچی فەرمانی خوا و پێغەمبەری خوا دەکەن هەموو تەفسیرەکانی ڕاستە ويسعون في الأرض فسادا وهولي أوج ددن لناو زويدا خرابكاري بلاوكنوا أي يقتلوا دبي بكجرين أو يصلبوا يا دبي هل بواسرين يعني بكجرينو هل بواسرينك بزندوي هل يانواسي أو تقطع أيديهم يان دبي ببردري دستيانو وأرجلهم بيان من خلاف بفيت سوانوا يعني دستيكو لاقيك أو ينفوا يا دبي دور بخرينوا لزوي ذلك خوات فرمي أو سزايا لبرتيا لهم خزي في الدنيا بو أوي أوان زبون سرشور من لجيان الدنيا جدا ذلك أوا سزايك لهم بو أوان داندراوا كبريتي التي لخزي في الدنيا زبوني وسرشوري لدنيا دا بلان بوندي خيان دبنوا بيقمان نا ها استا تتيشي بين دس ولاقانشي ببرا اگر توبين كرد بي تنها او عقوبي دنيايا ها تەنها تۆڵەی دنیاە ئەو ماڵی خواردویەتی و بردویەتی لە قیامەتی لێ پرسیینەوەی لەسەر دەکرێت و ماڵەکەی بۆ حەڵال نابێ ئەو جار وەلەهم بۆشیان ئامادە کراوە فی الآخرەتی لە ڕۆژی دواییدا عەذاب عەظیم سزایەکی زۆر گەورەش ئەگەر کەسی چەتە بشی کوژی ئەگەر تەوبەی نەکرد بێت و فریای تەوبەی نەکرد بێ هەر پاک نەبۆتەوە ئەوە تەنها عقوبەیەکە بۆ ئەوەی لە دنیادا وەری بگرێت و لە کۆڵ خەڵکی ببێتەوە ژیانی خەڵکی و ماڵی خەڵکی سەلامەت بێ و بۆ ئەوەیە بە زەبوونی و بە سەرشۆڕی بژێ لە دنیادا دەناگەن لەسەر کارەکەی بەردەوام بێت و لی پەشیمان نەبێتەوە ئەوەی قیامەتیش وەلەهم فی الآخرەتی عەذاب عەظیم بۆیان ئامادەکراوە لە دوا ڕۆژیدا سزایەکی زۆر گەورە ئەدی کێ دەتوانێت تەوبەی بکە خوا دەفەرمێ ئیلا الەذینە تابوو تەنها ئەو کەسانە نەبێت تەوبە دەکەن پەشیمان دەبنەوە بەڵام کەی من قبل أن تقدروا عليهم پێش ئەوەی دەسەڵاتتان بشکێ بەسەریاندا چەتەیەک ئەگەر دوای جیران ها بڵێت تەوبە و پەشیمانم ئەسڵەن گوێی لێ ناگیرێ ها ئەگەر قابلی ئەوە بوو بکوژرێ هەر دەکوژرێ قابلی کوشتن و هەڵواسین بوو دەکوژرێ و هەڵیش دەواسرێ قابلی دەست و لاغ بڕین بوو هەر دەست و لاقی دەبردرێن و قابلی ئەوەی بوو کە سزن بکرێ یا دوور بخرێتەوە هەر بەسەری داجێبەجێ دەبێ بەڵام پێش ئەوەی بگیرێ بەویستی خۆی بە حەزی خۆی بەدەستەوەدا خۆی تەسلیم کا بڵێ پەشیمانم پەشیمانیەکەی لە دنیاشدا لێ قوبوڵە یعنی نایکوژی دەستی نابڕی دووریشی ناخەیەوە وەروە لە قیامەتش ئەگەر بەڕاستی تەوبەی کرد بێ خی گەورە تەوبەکەی لێ وەردەگرێ ئیلا الەذینە تابوو بێگومان ئەوانەی کە تەوبەیان تەنها ئەوانە دەبێت کە تەوبە دەکەن یعنی ئەوانە ناکوژرن کە تەوبە دەکەن بەڵام کەی تەوبە دەکەن من قبلی پێش ئەوەی ئەن تەقدیڕوو دەسەڵاتتان بشکێ هەبێ بەسەریاندا پێش ئەوەی بە تۆبزی بیانگری بۆ خۆیان ڕادەستکەن پێش ئەوەی کە بیان دۆزیەوە بەویستی خۆیان بێن خۆیان بەدەستەوە دەن فەعلەم و بزانن ئەن الله بەبێ گومانی خوا غەفوور و ڕەحیم لێ خۆش بوو میهرەبانە لێ وەردەگرێ تەمان ئەگەر بە خودی تەوبەی خوا لە هەموو ئەو ماڵ و سامانەی خۆش دەبێت بە نمونە ئەگەر دەستیشی نەبردرێ ئەگەر یان دەستیشی ببردرێ دەبێ ئەو ماڵی بردوویەتی هەلەی هەربیداتەوە بەڵە حەقولناسە دز مەبەستم هەر بەوەندەی وازی لێ نایەنی دەستی دەبڕی بە نمونە دەبێ ماڵەکەی بێنێتەوە دایاتێکی کە دەگەینە باسی دزی بەڵام چەتەی بە نمونە چەتەیەکیش کاتێک دەستی بەسەردا دەگری لەوانەیە دێم چەتەی بێ دەیکات دێم ڕێگری بێ وایە ئەو ماڵی کە پێشتر بردوویەتی لی دەستێنیەوە
پێی دەهێنێەوە جار دەکوژرێ یان ئەگەر بشکوژرێت ماڵەکەی بردوویەتی دەبێ بهێنرێتەوە ئەگەر تەوان ممکن ببێت و دەسەڵاتی بەسەردا بشکێ یان ئەگەر تەوبەی کرد بە تەوبەکەی خوالێ خۆش نابێ تەوبەکەی بریتە لەوەی کە یەکەم جار ماڵەکەی بژێڕێتەوە جاوە بۆ هەموو حەق و ناسێک هەروایە ئەو شتانێک کە حەقی خەڵکین دەکەونەکنت دەبێت یەکەم جار حەقەکەی بدەیە و جار بەخوای بڵێ خوالێم خۆش بە إلا الذين تابوا تەنها ئەوانە نەبێت تەوبە دەکەن من قبل أن تقدروا عليهم پێش ئەوەی دەسەڵاتتان بشکێ بەسەریاندا فاعلموا بزانن أن الله ببێگومانی خوا غەفور و ڕەحیم لێ خۆش بوو میهرەبانە ئاەتێکی دیکە خوا دەفەرمێت یا أيها الذين آمنوا ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە چی بکەن اتقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن کەواتە تەقوا پلەیەکە لەسەروی ئیمانەوە وایە هەموو ئیماندارێک مەرج نییە متەقی بێ ها خوای گەورە بەو کەسانە دەڵێ کە ئیماندارن پارێزکار بن یعنی چی ئەنی واجباتەکانتان وەک خۆی جێبەجێکەن و نزیک مەبنەوە لە گوناه و تاوانە گەورەکان لای کەمی ئەی ئەوانەی کە ئیماندارن پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن ئەوە یەک چی کەش بکەن وابتغوا إليه الوسيلة بگرنە بەر بۆ لای خوا بۆ گەیشتن بەخوا الوسیلەتە هەموو هۆکارێکی گەیشتن بەخوا داوا بکەن و بە دوایدا بگەڕێن و بیگرنە بەر بەچی ئینسان دەگا بەخوای هۆکاری گەیشتن بەخوا و نزیک بوونەوە لە خواتیە ها وەسیلە تەبان ئەوەی کە مەشهورە لە ناو خەڵکیدا ئەوەیە کە لە کاتی دوعاکردن و پارانەوەکردندا بڵێ خوایە بۆ خاتری بەنمونە محەممەدی لێم خۆشبی خوایە بۆ خاتری فلان پیاوە چاکە عافم بکەی بۆ خاتری فلان کەسەی بارانم بۆ بارێنە بۆ خاتری فلانە کەسەی ئەو ئیشەم بۆ بکە ئەو وەسیلەیە ئەو بەکارهێنانی وەسەتێک لە بینی خۆت و خوای دروستە یا دروست نییە تەوان هێندێک خەڵک یەکسانی دەکات بە شیرێک بە کوفر کە بەبێ گوبانی ڕازنیەوە بۆ چوونە شیرک و کوفر ئەوەیە تۆ بڵێ ئەی محەممەد ئەی پێغەبەر نەخۆشیەکەم چاکەوە ئاگاتان لێ بێ بە قەبرێکی بڵێ ڕاستە و خۆ بڵێ قەبرەکە مردووەکە شیفای نەخۆشەکەمدا بەس ئەو کەسەی دەچێتە سەر قەبرێکی بنمونە بە پیاوچاکی دەزانی دەپارێتەوە دەڵێ خوایە بۆ خاتری ئەو قەبرەی شیفای نەخۆشیەکەم بدە ئەو کەلیمێ ناڵم دروستە بەس دەڵێم شیرک نییە کوفر نییە ئینسان پێی لە دین دەرناچێ لە دین دەرچوون ئەوەیە تۆ ڕاستە و خۆ داوایەکەت لە غەیری خوا بکەی و پێ دوابێ کەسەکە بەبێ خوش دەتوانێت ئیشەکەت بۆ بکە پێ دوابێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خۆی دەتوانێت شیفاتدا بۆ خۆی دەتوانێت لە تنگانە و ناڕەحەتی ڕزگارت کە یان مردوویەکی قەبرستانی کە چوویە سەری داوات لێ کرد و لێی پاڕایەوە لە خودی مردووەکەی پاڕایەوە پێ دوابێ خودی مردووەکە خودی گڵەکە یان نوشتەکە کە دەیکەی خودی نوشتەکە نووسینەکە شیفات دەدات و چارەسەر دەکات ئەوە شیرکە ئینسان بەوەی لە دین دەردەچێ بەڵام وەسیلە ئەوە کە تۆ کەسێک دەکەیە وەسەد لە بینی خۆت و خوای بەبێ گومانی ڕێگە پێدراو نییە دروست نییە شتێکی مەشروع نییە بەڵام کوفر نییە بە یامەس مبالغەی نەکەین شیرک نییە ئەگەر کەسێکت دینی خوایە بۆ خاتری پێغەمبەری لێم خۆش بە نابێ بڵێ شیرکت کردووە و کوفرت کردووە کارێکی باشی نەکردووە پێویستت بەوەی نێوا بڵێ بەڵام نابێ پێی بڵێ کافر کەسێک چۆتە سەر قەبرستانێکی کە دەپارێتەوە دەڵێ خوایە بۆ خاتری فلان پیاوە چاکەی شیفای نەخۆشیەکەم دە ناتوانانی پێی بڵێ کافرە و لە دین دەرچووە ئەگەر گوتی مردووە کە چارەسەر بکە شێخ فلان کەس فریام کەوە ئەوە شەیە هیوای دەڵێ غەوسی گەیلانی نازانم هاوارم بۆ هێنای شێخی نازانم چێ ئەو نەخۆشم هێناوە کنتۆ نای بەمەوە تا چاچی نەکەیەوە ئەوانە شیرکن ئاگاتان لێ بێ بەڵام ئەوەی کە دەڵێ خوایە بۆ خاتری فلانە کەسە ئیشەکەم بۆ بکە ئەوە وەسیلەیە ئەو وەسیلەیەش دروست نییە ئەو وەسیلانەی کە دروستن ئەو هۆکارانەی کە ئینسان دەکرێت بەکاریان بێنێت و بیان کاتە وەسەد بۆ نزیک بوونەوە لە خوا چی و چین چ شتێک ڕێگە پێدراوە تەمان سێ جۆر وەسیلەمان هەیە ڕێگە پێدراوە یەکەم بەکارهێنانی ناو و سفەتەکانی خوای گەورە دەکرێت لە دوعاکانتدا و سنەتیش وایە خوایە بۆ خاتری ئیسمی ئەعزەمی خۆت بۆ خاتری ڕەحمانیەتی خۆت ڕەحیمیەتی خۆت غەفوریەتی خۆت چی خۆت ئەوم بۆ بکە بنمونە نەخۆشی دەڵێ خوایە تۆ شافی بۆ خاتری سیفەتی شافیەتی خۆت شیفام بدە وایە
بێدەسەڵاتی دەڵێ یا جەبار خوایە بۆ خاتری دەسەڵاتی بێسنووری خۆت ئەوم بۆ بکە وایە داوای ڕەحمی خوا دەکەی خوایە تۆ ڕەحمانی ڕەحیمی بۆ خاتری ڕەحمانیەت و ڕەحیمیەتی خۆت ئەوە تەمان ڕێگە پێدراوە و دروستە و زۆریش چاکە ئەوە تەوەسولێکی ڕێگە پێدراو تەوەسولێکی دیکە دەکرێت عەمەلی ساڵحی خۆت کرداری چاکی خۆت ها بکەی وەسیلە حەدیثی صحیحمان هەیە ها لە ئومەتانی پێشوودا لەوانەیە بیسپێتتانە ها سێ پیا و کاتی خۆی کە چوونەتە ئەشکەوتێکی دەرگای ئەشکەوتەکەیان لێ گیراوە دواتر بیریان کردوتەوە هەر یەکەیان عملێکی ساڵحی خۆی باز کردووە و توێتی خوایە ئەگەر ئەو کارە چاکەم لەبەر خاتری تۆ کردووە خوایە ئەویشم بۆ بکە بۆیە هەموو کەسێک دەزانێت لە ژیانیدا لەوانەیە عملێکی ساڵحی تایبەتت هەبێ کەس پێی نەزانی بێ وایە بینی خۆت و خوا دەکرێ بڵێ خوایە ئەگەر فڵانە ڕۆژە فڵانە چاکەم لەبەر خاتری تۆ کردو خوایە تۆش ئەویشم بۆ بکە ئەمەەوە لە حەدیثدا هاتووە ئیشکالێکی تێدانیە و دروستە خاڵێکی دیکە دەکرێت بە زیندویی بە کەسێک کە بە ساڵحی دەزانی بە چاکی دەزانی پێی بڵێ دوعام بۆ بکە ئەوەش تەبیعیە کەسەکە زیندووە ها لە ژیاندایە لە حیاتی پێغمبەردا صلی الله عليه وسلم سەدان لە سەحابان چوون گوتویان ئەی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم دوعام بۆ بکە خوا لێم خۆش بێ دوعام بۆ بکە ڕەفیقی تۆ بم دوعام بۆ بکە منداڵم وابێ چیم وابێ پێغمبەر دوعای بۆ کردووە و دوعاکەشی قبول بووە بەس بە مردووی لە هیچ سەحابەیەک نەبیندراوە و نەبیستراوە چوبنە سەر گۆڕی پێغمبەر چوبنە سەر قەبری پێغمبەر و لە خودی پێغمبەر صلی الله عليه وسلم پاڕابنەوە و دوعایان کردبێ بۆیە تەوەسول و بەکارهێنانی ئەو شتانە بۆ نزیک بوونەوە لەخوا ئاعتیادیە بەڵام چاکترین هۆکاری نزیک بوونەوە لەخوا بە نەسی حەدیثی صحیح پێغمبەر صلی الله عليه وسلم کە فەرمودەی قودسیشی لەسەرە طبعا ئەوە جێبەجێکردنی واجباتەکان گەورەترین هۆکارە بۆ نزیک بوونەوە لەخوا دوای واجبات ئەنجامدانی سنت ئینسان هەتا واجباتەکانی ئەرکە سەرەکیەکانی چاکتر جێبەجێکە لە خوای نزیکترە دوای ئەوە چەندە سنەتی زۆرتر کەی سنت مەرزنی هەر نوێژی سنت بێ ها ئەو شتانەی کە واجب نین بەڵام پێغمبەر کردوونی صلی الله عليه وسلم یا پێغمبەر هانی داوین دەتوانین پێی لە خوا نزیک ببینەوە و هەر عملێکی دیکەی ساڵحیش تۆ بیکەی هۆکاری نزیک بوونەوەی لەخوا بۆی خوای گەورە پێمان دەفەرمێ ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە یەکەم اتقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن هەوڵی ئەوەی دەن واجباتەکان جێبەجێکەن و لە گوناهەکان دوورکەونەوە وابتغوا إليه الوسيلة بگرنە بەر بۆ لای خوا بۆ گەیشتن بەخوا هەموو هۆکارێکی ڕێگە پێدرا و شەرعی ئەو جار وجاهدوا في سبيله تێژ بکۆشن لە پێناوی خوادا خۆتان ماندووکەن لە پێناوی خوادا تێکۆشان و ماندووبوون لە پێناوی خوادا زۆر شت دەگرێتەوە ماڵت سەرفکە لە پێناوی خوادا زمانت بەکاربێنە لە پێناوی خوادا قەڵەمت بەکاربێنە لە پێناوی خوادا هەتا دەگاتە ئەوەی ئەگەر پێویستی بە گیان و ڕوحت هەبوو ئامادە بە ڕوحی خۆشت بەختکە لە پێناوی خوا و تێکۆشن لە پێناوی خوا لعلكم تفلحون بە ئومێد ئێوە سەرفراز بن یا دەکرێ بڵێن ئەگەر وا بکەن بە دڵنیاییەوە سەرفراز دەبن بە دڵنیاییەوە بەختەوەر دەبن بۆیە لەعلەگە خوا بەکاری هێناوە دەبێتە یەقین هەر کەسێک اتقوا الله خۆپارێزی بکە لە ئەمری خوا بە پێی توانە طبعا کەس نابێتە مەلایکە وایە لە شوێنی کە خوا پێمان دەفەرمێ فاتقوا الله ما استطعتم ئەوەندەی توانێت ئەی ئەوانەی خۆتان بە ئیماندار دەزانن خۆپارێزی بکەن خۆپارێزی وابتغوا إليه الوسيلة بگرنە بەر بۆ لای خوا هۆکارەکان هەر کەسێک هۆکارەکانی گەیشتن بەخوا بەکاربێنێ ئەویش بە پێی توانە و پاشان تێکۆشێ لە پێناوی خوادا ئەویش ئەوەندەی لە توانایدا هەیە و لە دەسەڵاتیدا هەیە بە دڵنیاییەوە خوای گەورە سەرفرازی دەکات سەرفرازی دەکات یعنی لە ئاگەر ڕزگاری دەکات و دەشیگەێنێتە بەهەشت ئەو جا دەفەرمێت إن الذين كفروا بێگومان ئەوانەی کە بێ باوەڕ بوون لەو أن لهم ما في الأرض ئەگەر بەبێ گومانی هەبێ بۆ ئەوان هەرچی لە ناو زەویدا هەیە هەر هەمووی بێگومان ئەو کەسانەی بێباوەڕ بوون و هەروەها بە بێباوەڕی مردوون لەو ئەگەر ئەنە لەهم بەبێ گومانی هەبێ بۆ ئەوان ما فی الأرض هەرچی لە ناو زەویدا هەیە جەمیعەن هەر هەمووی ئەو جار وەمیثلەه معه ئەوەندەی دیکەشی لەگەڵدا بێ ئەوەندەی لەسەر زەوی چەند هەیە هەموو ئیوی بێ هێندەی دیکەش کە لەسەر زەوی هەیە پێی بدرێ چ دەکا لیەفتەدوا به من عذاب يوم القيامة يعني ئەگەر بیەوێ بەوەی کە لە زەویدا هەیە و ئەوەی کە پێی دەدرێ خۆی ڕزگارکە
من عذاب يوم القيامة للسزاي روجي دوائي ذكري أنا أكري ما تقبل منهم هر ليان ورناجري أجر إيمان النبي أصل إيمانك النبي أصل عملي صالح نبن بشك بوخت بكافري وببيديني لدنيا بسيدري هرچی لسر زوی ده ایتو به کربیت تخیر پیش مرنیش ها هندی کشد درابیت و هر کربیت بخیر یان اگر کسی به کافری مر بنمونه هرچی سر زوی هی هر هموی بوب که بخیر هرچی سر خلقی سر زوی هی با هموی نوجانی بوب جرتو روجوانی بوب جرتو دعانی بوب که صدقانی بوب که اگر خوی به ایمانداری نمرد بیت و به ایمانداری نسوبه یک فلسه که قلب بقدر یک ذره لعذاب سزای خوای رزگاری نابه ولهم عذاب أليم وبوشيان آماده كراوة سزايكي زور بإيش إن الذين كفروا بقمان أواني كبباور بون لو أن لهم ما في الأرض أجر هبه بو أوان أويك للزويدة هي هرهموي إي أوان به ومثله معه وهندي يعني هاو الشيوي أوش لقلي دابه ليفتدوا به من عذاب يوم القيامة يعني أوجار بيوه خوي رزقارك بو مالا لسزاي روجي دوائي ما تقبل منهم ورناجير ليان ولهم وبوشيان آماده كراوة عذاب أليم سزايكي زور بإيش صلى الله على سيدنا محمد